بەڵام میلەبان دەچین لای تەورەکەین پروگرامی ئەمڕۆ مەست بار با کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایشە هەروەها پرۆژە یاسای یاخود ئەو پرۆژە یاسانی کە ئەمریکا پێشکەشی کردووە بۆ ئەوەی کە ئاگربەست لە غەزە ڕابگەێنرێت دەربستوی ئەم مانگەکە دەکاتە هەینی ڕابردوو ئەمریکا ئەو پرۆژە یاسانی پێشکەش کردووە بۆ ئەوەی کە ئاگربەست لە غەزەدا ڕابگەێنرێت لە کوێ 15 وڵات 11 وڵاتان گیانداوە بۆ ئەوەی کە ئەم پرۆژە یاسای ئەمریکا پەسەند بکرێت بەڵام رووسیا و چین ڤیتۆیان کردووە واتە لە دژی ئەم ئاگربەستن ئەمە لە کاتێکدایە کە بە بەردەوامی ئەمە لە نێوان رووسیا و ئەمریکا و چین داهەیە کاتێکە ئەمریکا پرۆژە یاسای پێشکەش دەکات ئەو دوو وڵاتی تر لە دژی دەوەستنەوە ئەمان پێشکەشی دەکەن ئەمریکا لە دژی دەوەستێتەوە ئێمە بۆ گفتوگۆکردنی زیاتر سەبار بە کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایش ئەو بڕێرانەی کە لەوێەوە وڵاتە جلهێزەکان دەری دەکەن و کاریگەری بەگشتی لەسەر ناوچە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی چی دەبێت دەچینە لای زۆر بەڕەت جەمال ئارەس کە بەڕێزان ڕۆژنامەنووسن و لە بانی کوردستانی لەگەڵمان ئامادەن جەمال سڵاو لەوێ بانیت باش بە خێراتی کاک جەمال لە بینەرانیش زۆر بەخێر بێ کاک جەمال مەمنون گیانەکەم کاک جەمال بە بەردەوامی لەناو ئەنجومەنی ئاسایش لە ئێمە ئەم شتە دەبینین کاتێکە بڕیارێک لەلایەنێکێک لە وڵاتە جلهێزەکان دەردەکرد بۆ نمونە کە ئەمریکا بڕیارێک دەردەکات یاخود دەیەوێت پرۆژە یاسایەک ڕەژنووسێک پێشکەش بە ئەنجومەنی ئاسایش بکات رووسیا و چین دژی دەوەستنەوە لە هەمان کاتیشدا کە ئەوان دەری دەکەن ئەمریکا دژی دەوەستێتەوە ئەمە بۆچێ خوێنەوەت بۆ کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایش و ئەم ڕەژنووسانی کە وڵاتە جلهێزانە پێشکەشی دەکەن چین بەڵێەوە ورترین و ئاشکراترین بەڵگەیە لەسەرەوەی کە ئەم شەڕانە بەشی زۆری بەرژەوەندی زلهێزەکان دروستیەکان نەک زەرورەتی مۆزوعی و هۆکارێکی کتوپڕ بێت لەو ناوچەیە ئەو شەڕە هەڵگیرسێ شەڕەکە کە هەڵەگیرسێ یەکێک لە زلهێزەکان ئاگریفتیلەکەی هەڵەگیرسێنێ لە بەرامبەر بەرژەوەندیەکی تری خۆی لە ناوچەیەکی تر و ئەیکا بە خاڵی ئاڵوگۆڕکردن ئەمم بۆ ئەم شەڕە ئەوەستێنم بەشەرتە تۆ ئەو شەڕە بۆستێنی ئەم پاپۆڕە ئازادەکەم تۆ ئەو پاپۆڕە ئازادکەی یعنی شتەکەم مقایەزەیە ئاڵوگۆڕە بۆیە دەرەکەوێ ئەم شەڕەکە دروست بووە شەڕی زلهێزەکانەوە هەرە بە زلهێزەکان خۆشیان بیوەستێن جا زلهێزەکان کی بەرژەوەندەکانیان یەکسانە بێتەوە تەوازنە بێتەوە کە هەردوو لە ڕازی کە جۆرێک لە تەوافق لە بینی ئێمە کاڵێن زلهێزەکان بەداخەوە زۆر کەس ناوی خۆی بە زلهێز دەرکردووە بەڵام زلهێز پێنج هێزە سەرەکیەکەینە ئەنجومەنی ئاسایشە کە مافی ڤیتۆیان هەیە ئەوانی تر تقریبن لە خولگەی ئەوانە ئەسوڕێنەوە باشە بە شێوەیەکی گشتی کۆبوونەوەکەی هێنی ڕابردوو چ کاریگەریەکی لەسەر دۆخی غەزە دەبێت خوێندنەوەکان لەسەر ئەم بابەتە چی دەبێت پێم وایە بۆ مۆزوعی غەزە کۆبوونەوەکە گوڕێکی کەیە بە هەردوو لایەنی شەڕکەر بۆی زیاتر شەڕەکە درێژە پێبن کە مع العلم خۆی کۆبوونەوەکە بۆ ئەوە بوو کۆتایی هاتنی شەڕ لانی کەم ئاگربەز وەکو قۆناغی یەکەم بەڵام نە حەماس بەوە ڕازیە بێ کە ئاگربەسێ بۆ ماوەی 6 هەفتە و نە بڵێن ئەوانەی کە لە پشت حەماسەوە حەماس هەڵە سوڕێنن بەوە ڕازیە بن ئەوە دەیانەوێ پەیامێک بن بە جیهانە کە حەماس سەرکەوتوو بوو لەم شەڕەیە ئەمریکا و هاوپەیمانەکانیشی لەگەڵ ئیسرائیلە نایەنەوێ ئەو ڕاستیە پسەلمێنن کە حەماس سەرکەوتوو بووە لەم شەڕەیە چونکە ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ بە شەڕەکانی تری عەرەب ئیسرائیل لە ساڵی 56 لە ساڵی 67 لە ساڵی 73 و دەوڵەتێکی گەورەی وەکو میسر بە سەرکردایەتی جەمال عەبدولناسر بە سەرکردایەتی ئەنوەر سادات ئەوەی کە پێڵن شەڕی 6 ڕۆژە 6 ڕۆژ شەڕیان بۆ کرا لە بەرامبەر ئیسرائیلە پەشیان کەوت چونکە ئیسرائیل هەر خۆی نەبوو ئەمریکا و بەریتانیا و فەرەنسا و وڵاتانیەوەی کە پێوترێ بەرەی وڵاتانی سەرمایەداری ئەو وەختە هەمووی لەگەڵا بوو ئێستا زۆرینەی وڵاتان لەگەڵ ئیسرائیلە بەڵام سیرەکەی حرەکەیەکی سیاسی عسکەری لە ناو فەلەستینە بەو شێوە مقاومە ئەکات و ئەم هەموو چەک و ئەم هەموو جبەخانەیە یعنی گاڵتە نییە تۆ لە پاشەکشە شابی آخر فەرقەیە تۆ شوێنی کە داگیرکەی دەستکەوتی مەخازنە هەبێ دەستکەوتی مەشجەبی عسکەریت هەبێ تۆ لە پاشەکشەیە خەڵکەکە هەمووی ڕوولایینەکە بەڵام تۆ زەخیرەی 167 ڕۆژ وا بوو بە 170 ڕۆژ بەرەنگاری و چەکە هەبێ ئیزەن ئەمە شەڕێکە پێشتر بەرنامە بۆ داڕژرا و لایەن وڵاتانی گەورەترەوە زەخیرەی ئەم شەڕە حازر کراوە
کاک جەمال خوێندنەوەی رووسیا و چین بۆ ئەم پرۆژە خۆ بۆ ئەم ڕژنووسە چییە؟ رووسیا دەڵێت کە ئەمە بۆ ئەوەی کە ئیسرائیل لەو سزدایانە دەرباسکن کە بڕار لە داهاتوودا ئەگە بەسەری دابستە پێندەیە بە شازێک لە شێوازەکان حەماس بخەنەژە ئەو باریکە وەکو تاوانبارێکی جەنگ سێر بکرێت. ڕێی رووسیا و چین بۆ چییانەی بۆچی ئەوان ئەم ڕژنووسە ڕەت دەکەنەوە؟ کاتێک ئەمە لە مەسلحەتی بۆ نمونە ئەگەر بەس لە شوێنەکە ڕابگەێنێت لە مەسلحەتی هەردوو لای بۆی کە چی دیکەوەنە قوربانی ئەوەندە شەڕۆنە پەیدادان لە ناو وڵاتانەکەداخەوە من ئەتامڵم گۆشەکەی ئەمڕۆم لە کوردستانی نوێ لەسەر ئەوەیە خوێنی گەلان لە سایە ڤیتۆی زلهێزەکانە، ینی ئەوان کەی زلهێزەکان کەی جویانەوەتە خوێنی گەلان تا ئەو بزانێ ئایا وەستانی شەڕی حەماس و ئیسرائیل زمانێکی ئێنێ کە ئیتر ئۆکرانیا لێرا بۆستێک کە ئیتر ناتۆ چەگنەیە بە ئۆکرانیا ئەمە هەممی بڵێ خەمی رووسیا ئەمەیە خەمی رووسیا ئەوە نییە چەند کەس لە حەماس سەرکەوتووە بێ خەڵکی فەڵەستین ئەکوژرێ ئەمە مشکلەیەک نییە بەلای رووسیاوە و بەلای چینیشەوە تا تۆ هەڕەشەبی لەسەر تایوان و چەکبەی بە تایوان و علااقاتی دیبلۆماسی لەگەڵ تایوان نابێت کە هەڕەشەبێ بۆ سەر وحدەی وەتەنی چینە بۆ سەریکی نیشتیمانی چین ئێمەش ناهێڵین تۆ لەو ناوچانەی کە بە توانایت و توانە هەیە لە قسەکردنە ئیشە بڕوە ئەمە لایەکی لایەنی ئابوورێکەیەتی چین بە دوای ڕێگەی ئاوریشمیەوەی لە ناوچەی خۆرەڵاتی ناوەڕاستە کە بتوانێ بیبەستێتەوە بە دەریای سپی ناوەڕاستەوە تۆ لێەوەی سەودای سەدە ئەەکەی لەگەڵ سعودی و ئیمارات و وڵاتانی خلیجە کە ڕێک لە حیفاوە خەتی بازرگانی بێتەوە سەر خلیج لەم حاڵەتە تۆ خۆت بە ڕێگەی ئاوریشمەکەی چینەکەی ئیزەن ئەویش بە دوای ئەوێ واز لەوە ئەهێنی منیش واز لە دەعمی حەمازێنم لانی کەم واز لە دەعمەکەیم لە ڕووی ئەلامیەوە ئەگە چێکیشینە ئێمێ ئەگە چێکیشم نایابێتێ باشە ئەم ڕەشنووسە دەکرێت بڵێ پێکدادانەکان شتر دەکاتەوە یاخود بە دیوێک لە دیوەکان ئەوەی کە وڵاتان خوێندنەوەیان هەیە بۆ ئاگربەست بارودۆخەکە ئاسانتر دەکات یا هێواشتری دەکاتەوە. دوو منزور هەیە منزوری حەماس خۆی جیایە منزوری وڵاتانی عەربی بەجیا ئەمایان شتێکێ منزوری نێودەوڵەتی شتێکی کێ منزوری نێودەوڵەتیە تێڕوانینی نێودەوڵەتی ئەوەیە شەڕەکە بۆستێ بە هەسیعرێکە بەڵام ئیسرائیل ناچێتە ژێر باریەوەی پێی بڵێن دۆڕە چونکە بۆ بە دۆڕانی ئیسرائیل لەم شەڕەیە بۆ مستەقبەلی سیاسی نەتانیاهۆ خراپە کە خۆی و حیزبەکەی ئەم جارە شکستێکی گەورە خۆن و زۆربەی خەڵکی ئیسرائیلیش داوای گۆڕینی حکوومەت و هاتنی حکوومەتێکی ئینقازی وەتەنیەکە نەمە لەلایەک کە هەچی حەماسە وێرانکاریەکی بەسەر ئەو وڵاتە هێناوە بە بەرنمەیە کە شەڕی خۆی نێستە جاران ئێمەگەر بیرمان بێ خەڵک بۆچی سۆزی لەگەڵ شەڕی فەلەستینە هەبوو لەبەرەوەی ئیسرائیل پەلامار دەربوو بەڵام ئەم جارە مبادری دۆخەکە حەماس خۆیەتی و ئەگەر تۆ بەرنامەتدار نەڕشتووە مەسەن بتوانانی ئەو شوێنانەی ئازادیەکی تیا بمێنیتەوە ئەوەی کە هەشێ بوو لە دەستتدا ئێستا هەموو گەلی غەزە لە چوارچێوەی ئەتوان بڵێم گەڕێکێکی وەکو گەڕێکی ڕزگاری سلێمانیا تەنگی پێ هەڵچنراوە هەموو دەقێ ژیانی لە ئانوساتیەوەیە ئیسرائیل پەلاماری بە ملیۆنێک و 300,000 کەس لە بقعەیەکی جغرافی زۆر بچووکە کۆبوونێتەوە کە ئەمە خەلەلە لەبەر ئەوە حەماس ئەوە مهم نییە بەلایە حەماس مهم ئەوەیە بەلایەوە ئیسرائیل لەم شەڕەیە دان بە ئاگربەستا بنێرێک ئەم دانان بە ئاگربەسە قوبوڵکردنی ئەو شروتانە گەورەترین سەرکەوتنە بێ بۆ حەماس کە لە ناو ساحەی فەلەستینیشە ئەستێرەی بەخێ حەماس دەگاتەوە ئەنجامە کە دەیەوێت پێم وانە چونکە بۆ ئەم جارە چۆن بەداخەوە ناوماڵی کورد لە بەعزێ سیاست تا پەرد بووە ئەم جارە سیاسەتی فەلەستینیش لە ناو خۆیان پەرد بۆ باشترین بەڵگە دوو حەفتە لەمەوە پێش قیادیەک سەرکردەیەکی حرەکەی فەتەح زۆر بە ئاشکرا سەرزەنشت و سەرکۆنەی حرەکەی حەماسی کرد کە ئەو بووە بە سەبەبی ئەم شەڕەی دروستی کردەوە اینجا بێ لەوە کێشەی کە هەیە زۆرێک لە وڵاتان ئەیانەوێ میسر لە قاڵب بن پێشتر پێڵن پێیان وتووەڵ 63 ملیار دۆلاری
بانقی نێودەوڵەتی پارەکەت بۆ ئەینەوە بەس بۆ مەرجەی بێڵی خەڵکی ڕەفح کە لێیا کۆبوونەتەوە بێنە دیوی میسرەوە لە منطقەی سینا جێگیر بکرێن. میسر نایەوێت ئەمە بکات چونکە لە ڕووی هەم دینی وەکو وڵاتانی ئیسلامی هەم وەکو وڵاتانی عەرەبی لە ڕووی قەومیەوە لە سەری ئەکەوێ و کێشە لەناو خۆیان بۆی دروست دەبێت. بەڵام سەیری کە بە جۆرێک تەنگیان پێڵچنیوە لەلایەکەوە زۆربەی زۆری ئەو باخیرانەی کە لە دەریای سوورەوە ڕۆن و لە قەناتی سوێز زەریبە و گومرگێن ئەمانە هەمووی بەهۆی ئەم شەڕی حوسەکانەوە وای لێ هاتووە کەمترین پاپۆر و باخیرە ئەتوانن لێەوە بازرگانەکان لێوە بڕۆن. ئەمەش هەم قەرزەکەشی لە چیزەچێ هەم گومرگ و باجەکەشی کەمەکاتەوە لە قەناتی سوێسە وای لێەکان ناچار بێ بەوەی بچێتە ژێر باری ئەو داواکاریە بێڵە خەڵکی منطقەی ڕەفحی ئەو دی و بێنە ڕەفحی ئەم دی بێنە ڕەفحی سەربەست. کەواتە غەزە چی دەوێت لێ سەرم قۆناغی ئێستادا غەزە دەوێت چی بکات؟ بۆ نمونە رووسیا دەڵێت کە ئەم ئاگربەستە لە بەرژ ئەمە ئاگربەست نییە خۆی دەڵێت کە لە بنەڕەتدا ئەم ڕژنووسە ئاگربەستێک نییە بۆی کە ڕابگیرێت و چی دیکە ئەو کوشتارە ناو غەزەدا ڕوونەدات. کاتە غەزە خۆی چی دەوێت؟ ئاگربەستی دەوێت بەردەوامی شەڕی ئەوێت چی ئەوێت؟ غەزە خۆی وەکو خەڵکی غەزە ئێستا خواخوای ئەوانە دقەیە زووتر تەقە بۆستێ دقەیە زووتر شەڕ بۆستێ. بەڵام ئەمە نەمەیلی حەماسە و نەمەیلی ئەوانەشە کە حەماسیان وروژانوە و ئیشەکەیان پێکردووە. ئەیکەواتە مەیلی چیە؟ ئەمە مەیلی زلهێزەکانە پەیوەستە بە شەڕی یەکەم پێویستە بە شەڕی ئۆکرانیا و رووسیاوە. رووسیا لەو ڕێگەیەوە ئێوێ پێیان بڵێ دعمی خۆتان وڵاتانی ئەوروپی وڵاتانی سەرمایهداری دعمی خۆتان لە ئۆکرانیا بۆستێنن و ئەو شوێنەی خارکێف و ئەو شوێنە ئەو چوار هەرێمەی کە رووسیا خستێەوە سەرخۆی وەکو ئەمری واقع قوبوڵیکەن ئێمەش دعمی حەماس ناکەین و حەقمانێ بەسەرەوە. بەڵام تا ئێوە لێەوە ئۆکرانیا لە دژی ئێمە بروژێن و چەکی بنێ و ڕۆژ بە ڕۆژ ئەندامی ناتۆ زیاکەن ئێمەش لێەوە چەگەین باڵ تۆ بێنە بەراورد دیکە بە 20 دەوڵەتی عەرەبی 22 دەوڵەتی عەرەبی جورئەتی ئەوە ناکەن بچنە شەڕێکەوە لەگەڵ ئیسرائیل ئەگەر مەسەلەکە ئیسلامە و مەسەلەکە عەرەب و مەسەلەکە نەتەوەی و مەسەلەکە خاکە. جورئەتی ئەوە ناکەن بچنە ناو وینەکەەوە بگرێت دابش بوون بەسەر بەرەیشی عەوشونەیە ئەڵێن مادام حەماس ئێران داعمیەکە هەمویان وردە وردە خۆیان لێ کێشاوەتەوە. بەڵێ کاتە ئەم کۆبوونەوەی بۆ 25 مانگ دواخرا پێشبینی دەکرێت لە کۆبوونەوەکەدا ئایا ڕژنووسەکە ئەمریکا قوبوڵ بکرێت یا خۆت رووسیا چون هیچ ڕژنووسێکی دیکە پێشکەش دەکەن کە دەنگی لەسەر برێت و لەناو وڵاتانی دیکۆ ڤیتۆ نەکرێت؟ بۆی پێم وایە بۆی ئاوی ئابڕووی حەماس بپارێزرێ لەمەیە یا مدەی ئاگربەسەکە درێژترەکەن مەسەڵەن بۆ 6 مانگیا بۆ ساڵێک یان ئەوە تا ڕەنگە ببێ بە ئاگربەستێکی هەمیشەیی بەڵام بەو مەرجەی حەماس هەموو بارمتەکان تەسلیم کە ئەمەش دوای دەرەکەوێ ئایا کام لە پەیمانەکە ئەشکێنێ کام لە ئیتیفاقەکە چەندێک زەمانیشی دەبێت پەیمان چونکە زۆر جار بینی ومانە باسی ئاگربەست کراوە بۆ 10 ڕۆژ لەو 10 ڕۆژە 7 خروقات کراوە لەبەرەوە ئەمەش مەرج نییە بەڵام پێم وایە ئەیانەوێ ینی ئەوەی کاڵەن 6 هەفتە دڵی حەماس بەوە ئاو ناخواتەوە بەڵام ساڵێ بێ هەم جۆرە فریای خۆڕێخستنەوە کەوێ هەم بیرکردنەوەی کێ بێ بۆ قۆناغی داهاتوو ئەگەر ئاگربەستەکە کۆتایی هاو چی بکات بەڵام لە 6 هەفتەیە بیری بۆ ناکرێت. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز جەمال ئارەز کە بەڕێزان ڕۆژنامەنووسن لە سەودای کوردستان لەگەڵمان ئامادە. سپاس بۆ ئامادەبوون. بۆ بەڕێستان.